بەڵێستانە بەردەوامین ئێستاش گفتوگۆی بابەتی تەوەری دۆم لەگەڵ میوانەکەمان بەسپاسەوە لە ستودیۆکەین. هەڵبەت لە ماوەی ڕابردوودا کتێبی تابوتی پەیمانی خوددا بڵاو بووە، هەڵبەت لەلایەن بەڕێز سەلاح جەلالەوە نووسراوە ئەم کتێبە. هەڵبەت کاک سەلاح چەندین بەرهەمیتری هەیە، هەڵبەت خاوەنی شێواز و ستایلێکی تایبەت بەخۆیەتی، تەنانەت خەڵکیش خوێنەری کتێبەکانێتی. هەڵبەت ئەم کتێبە تابوتی پەیمانی خوددا بەڵێ لە ڕووی فۆرم لە ڕووی ستایلەوە جیاوازی هەیە، پەیوەندێکی گردوونیە لە نێوان مرۆڤ و هەروەها بوونەوەرە سروشتیەکانجا. هەروە ئەم کتێبە دەتوانین بڵین لە مەڵبەندی کوردۆلۆژی لە زانکۆی سلێمانی لە مەراسیمێکدا بڵاوکردنەوەی ئەم کتێبە ڕاگەاندرا. جا ئێمە بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە بەڵێ بێگومان میوانداری سەلاح جەلالی نووسەر ماکرۆ کابڕۆ لە ستودیۆ لە لامان میوانە و زانیاری زیاتر لەبارەی ئەو ڕۆمانەوە وەردەگرین. کاک سەلاح بەیانیتان باش، سوپاستانە. سپاس کاتی خۆت بێمە بەخشی. بەڕێزن، زۆر سپاس. کاک سەلاح بە سەرەتاوە لەوە دەست پێ بکەین. تابوتی پەیمانی خوددا ئەم ناونیشانە سەرنجڕاکێشە بۆ هەڵبەت من باسی بەشم کرد کە نووسینەکانی کاک سەلاح لە ڕووی فۆرم و ستایلەوە جیاوازی هەیە. جیاوازی ئەم کتێبەیان چێ بەراورد بە بەرهەمەکانی پێشووتر؟ تابوتی پەیمانی خوددا لە هەر سێ ئاینە ئاسمانیەکەیە هەیە، لە سەردەمی حەزرەتی ئیبراهیمەوە هەتاوەکو لە سەردەمی حەزرەتی سلێمانە ئەم تابوتە بوون بووە. یەهودیەکان ئەڵێن یانە بۆ خوزنەسر لە کاتی گرتنی ئۆرشەلیمە دزیوێتی، یا کۆرشی پاشای فارسەکان دزیوێتی. من لێرەیە دوو هێڵی زۆر گەورەم بۆ ئەم تابوتە کردووە، بەهۆی ئەوەی تەنی هەسارەی خۆرهەڵات کە دا ئەبەزێتە سەر زەوی دوو شاری ئەلکترۆنی لە وڵاتی کەهرۆمەغناتیسی پشتی ئەمریکا لە ئۆمیاگۆن لە پشتی رووسیا دروست بووە، یەکیانی چین یەکیانی ئیسرائیلە. تەنی ئەو هەسارەیە کە دا ئەبەزێ لەگەڵ تەنی هەسارەیەکی کەش کە دابەزیوەتە سەر ئەرز هەرچێکیانە سووتێنێ. لێرەیە ناکۆچی و تەلەفۆنات لە نێوان سەرکردەکانی سەر زەوی دروست ئەبێت، لە نێوان جۆ بایدن و ناتانیاهۆ و ڤلادیمێر پۆتین و شی جینپینگ و هەر هەمویان. ناتانیاهۆ داوای ئەم تابوتە ئەکاتەوە لە یەهوە خوای یەهودیەکان ئەوان بەوە ناوبانگی دەرەکەن بۆ ئەوەی سەرزەوی بگرێ. هەسارەکەش لەبەرەوەی ئیشیان بە گەردونگیریە، یانەوە گەردون داگیر بکەن و ئەگەڕێن بە دووە عەرشی خوددایە. ئەو تۆشەوەیەکێکە لەو ساحیرانەی کە تەمەنی 1000 ساڵە ئەڵێ ئەبێ تابوتی پەیمانی خوددا بەدەست پێێنین بۆ ئەوەی بتوانین عەرشی خوددا بدۆزینەوە. لێرەیە دوو هێڵی درامی جیاوازم دروست کردووە، چ لەسەر ئەرز چ لە هەسارەکە. بەڵێ ئەکرێ بڵین ئەفسانە و واقعیەتێک ڕاو کردو کاک سەلاح؟ ئەفسانە و واقع ئەمە کێشەیەکی زۆر گەورەی ئەوێ، لەبەرەوەی ئەو ئەفسانانەی کە من دۆزیومەتەوە هەمووی ئەو شتانەی کە هێنامە نوێن بەو شتیانە بەو نوێیانە گەیشتوم کە دروست نەبوون. لەبری ئەوەی بانگەشەی ئێستا بکەم، بانگەشەی ئایندەیەکەکەم کە گۆڕانکاریەکانی تێ ئەکرێن. ئەم ڕۆمانە وەکو هەموو ئەو ڕۆمانە تەقلیدیانە نییە، تەنانە زۆربەی ڕۆمانەکانی جیهانیش کە هەر شتەکانی واقع یا ئەوانە ئەجێرنەوە. ڕۆمان نابێ ئێستا بجێڕێتەوە، ڕۆمان ئەبێ دواندنی ئایندە بکە، اینجا گۆڕانکاری دروست بکە. لەبەرەوە من لەم ڕۆمانەیە هەموو ئەو شتانەی کە هەمە، تەنان هەموو ئەو شتانەی کە هەمە هیچی نەبینراون، هیچی نەبیستراون. بەڵێ بەڵێ کاک سەلاح دەمێ پرسیاریەوە بکەم. دڵشاد مستەفا لە کاتی بڵاوکردنەوەی کتێبەکەتە ئاماژەی بەوە داوە دەڵێ من 3 جار سێرچم بە 3 زمان کردووە لە گۆگڵ بۆ ئەفسانەکانی ناو ئەم ڕۆمانە، بەڵام هیچم دەست نەکەوتو هەتا خۆتی بینیوە. جاگەر بکرێ کۆمەڵشتمان لەسەر ئەم بابەتە پێ بڵێ. ئێمە ناکرێ هەر لە ئەفسانەی وێنانی و لە حیکایەتەکان و لەمانەوە دەست پێ بکەین. بەڕاستی ئەبێ ڕۆمانوس خۆی خەلاق بێ، بتوانێت ئەفسانەی نوێ دروست بکات. من لە کۆڕەکەی هەولێرم دکتۆرێک قسەی کرد لە 21 دقیقە بە منیان بڕی ئەو بەقە من قسەی کرد هەر باسی حکایەتی کرد، حکایەتمانەیە میزازم تێکچوو نەمی جوابی بەمەوە. ئێستا مناڵێ بە پلەیستێشن 1000 تیارە ئاسووتێنێ، دەم عەسکەرە سووتێنێ. ئەمڕۆ ئەبێ ئێمە لە ناو عەسری تەکنۆلۆژیا بتوانین ئەم ئەفسانە دروست بکەین. من لەسەر کاراکتەری تەکنۆلۆژی مارتن هایدگەر بەڕاستی زۆر ئەو ئیشانم کرد. سێورانی فەیلسوفی فەڕەنسی وە قوتابیەکانی هایدگەر کە ڕخنە لە هایدگەرە گرن زۆر هەڵەنە بێ جارێکە هایدگەر ئەوان بخوێننەوە. هایدگەر تەپڵ بەسەر جیهانە لێ ئەڵێ نەحنو فەلاسیفەت ئەڵمان ئەمریکیەکان ئەبێ فێری فەڕەنسی ببن بۆی بتوانن لۆخۆس بە ئەڵمانی بخوێننەوە. ئەو لەسەر ئەساسی ئەو لۆخۆسە فەلسەفەی دانا دوو چەمچی گرنگی بۆ فەلسەفە دانا. یەکەمیان دزاین لێرەبوونی من و تۆ ئەوانی دواترە، دووهەمیان چەندی سیبرنیتیقا زەبتی زانستەکانەکە وە کاراکتەری تەکنۆلۆژی بەرهەمەیەنێ. ئەمانە ئەم ڕەخنانیان کە لە هایدگەر کرد من لەسەر ئەم چمکەی هایدگەر ئیشم. بەڵێ کاک سەلاح
لە ڕۆمانەکە زیاتر فۆکەست لەسەر بواری فیزیایە بۆ ئەم بوارەت هەڵبژاردە بۆ فۆکەس لەسەر فیزیای ئایا خۆت پێشتر یاخود هیچ ئەزبوونێک یاخود هیچ داهێنانێکت لە بواری فیزیادا کردووە ئەرە بۆ ئازانم من خریجی فیزیام لەو کۆمەڵە شعرێکە نووسیومە هەڵبەت لەوەی خوێنەریش ئەو پرسیاری لا دروست بەڵێ یەک دوو باختین ئەڵێت ئەڵێ ڕۆمان هەوڵی ئەوە دابگا بە فیزیای نوێ من ڕۆمانم گەیان بە فیزیای نوێ تاکە کەسم لە جیهانە کە توانیم لە پەیوەندی هەسارەکانە ئێمە هەتاکە ئێستا جمیزۆبی ئەمریکی لەگەڵ ناسای سینی ئەو تەلەسکۆبەی کە پێیانە من لەم ڕۆمانەیە هەر گاڵتەیان پێکەم پرۆفسۆر ئۆراپلان گاڵتەیان پێکە ئەتوان نییە کە سارە ببینن دوان ببینن بۆرە بڕۆ ئەم هەموو ملیار هەسارەیە هەیە چی ئەدۆزیتەوە لەبەر ئەوە کاری فیزیایی ڕۆمانە بێ بگا بە فیزیای نوێ دوو من هەموو کارەکانم فیزیاین لێرەیە وە تەکنۆلۆژین لەسەر ئەو دوو چەمکە ئیشی گرنگم کردووە لەسەر پەیوەندی هەسارەکە بەزەویەوە تەنانەت زۆر لە زانستەکانم تێکشکانوە پرسیارم دروست کردو ئێستا کۆتایی جیهان ئەو پرسیارانە بۆ کاکسەڵاح هەڵبەت ئەتەوێت لە ڕووی فۆرما جیاواز بێ کاکسەڵاح لە چاو ئەم ڕۆمانە بۆ نمونە لە چاو نووسینەکانی ترت هیچ نووسینەکەم لە هیچ نووسێنێکم ناچێت بە تایبەتی ئەم ڕۆمانە ئیشی گەورە ڕۆمان ئەدەب کۆی زانستەکانە ڕۆمان کۆی ئەدەب جا ئێمە زۆربەی ڕۆمانە خوێنینەوە هەر حیکایەتێکە و کچووکڕێ حەز لێگەکەن و نازانم سژنە و ئەنفالە و ئەمە ڕۆمان ئەبێ باگراوندەکەی هەموو زانستی بێ ڕۆمان پێشبینی شتەکان بکات بەڵێ ئەبێ پێشبینی بۆ ئایندە بکات ئەی چۆن گۆڕانکاری دروستەکە سەڵا ئاماژەتان بەوە داوە کە ئەم ڕۆمانیان نوێکاری کردو لە ڕۆمانە جیهانەکاندا ئەو نوێکارانە چین مەبەستت ئەوانەیە کە ئێستا ئاماژت پێدا کە لە بواری فیزیا و هەروە بە شێوازێکی گێڕانە و پێشبینی دەکات یاخود ئەو نوێکاریانە چییە کە لەم ڕۆمانەدا جای دەکاتەوە لەسەر ئاستی هەموو جیهان ئەم ڕۆمانە نوێیە لەبەر ئەوەی وەک ڕانا و جیراجینی تێکوێ بزانێ ئەو کامێرەی سەر هەسارەکە تەسویرەکە هەموو ئیشەکانم بە سینەمایی کردووە یا ژیری دەستکرد دەیگێڕێتەوە یا ئێمە ئەوانە یا چەنە زۆری ئەوێ ئەمە کەسی تایبەتێوێ کە بتوانێت دیراسەتی بکات دوو من ئیشم لەسەر فەلسفەی مادی میسالی لاهوت ئیلاهیات لەسەر ئەمە پرسیارەکانی فەلسفەی مەرگم بەردەستە کردو بە 300 دەیتر بە هیچ فەیلسوفێ ناتوانێت وەڵامیان باتەوە پرسیارەکان هەر لەسەر فەلسفەی مەرگ نییە مەسەلەن بەرزی فەزای هەندەسی زۆر هەڵەیە ئێستا ئێمە ئامە بەرزیە لای ئێمە بەرزیە بەڵام کێڵێ ئەولانیە ئەولانیە مەسەلەن ئەندازیاری ئاودێری کۆتایی جیهان چییە ئاوە ئەی دوای ئاوەکە چییە خۆڵە ئەی دوای خۆڵەکە چیە هەرە ڕۆین بۆ سفر و بۆ سفرێکی تر نەخێرەمە بە نەزەرەی ئۆراپلان ئەو پرۆفسۆرەی سەر هەسارەکە گریلاندا گردون هێلکەییە باوەش بەیە کاکە هەمووشی بە گریلاند بەسراوەتەوە ئەمە تیورێکی تازەیە بێ هەموو زاناکانی جیهان ئیشی لەسەر بکەن بەڵێ کاک سەڵاح هەڵبەت خۆ دوتت ئەم ڕۆمانە جیاوازە لە بەراورد بە نووسینەکانی تر لەسەر ئاستی جیهانیش کە لە ڕووی شێوازەوە دووسینی ئەم ڕۆمانەت بەنیازیت کاری وەرجەران بۆ ئەم ڕۆمانە بکەی بۆ زمانەکانی تری جیهان بۆ نمونە عەرەبی بێ فارسی بێ ئینگلیزی بێ ئەبێ بۆ بژێڕێ بەس من خۆم ناتوانم بەڕاستی هاتوومەتە تەمەنەوە زۆری شیلاکەم یان هیچ دەستگایەک هەیە کە قسە لەگەڵا کرد بە مەسەرەن لە داهاتوودا پرۆسەی وەرجێڕانی ڕۆمانەکە دەنجام بدەن هەز ناکەم هیچ دەستگایەکی ڕۆشنبیری لە کوردستانە هەبێ هەموو کوردستان دوو دەستگای بەسە دەستگای ڕۆشنبیری ئەزانی چی ئەوانە داهێنانیان بۆ ئەکرێ کە لە ناو دۆزەخا بژین لە ناو مۆنیکا و ڤێلا و قەسر و قسوور و ئەمانەوە داهێنان ناکرێت کەواتە چۆن دەڕوانی تێ دەستگای چاپ و پەخش چ هاوکاریتیان کردووی هیچ کەسێ هاوکاری نەکردوم ئەوانەی کە هاوکاری منیان کردووە پەریزاخانی مرادی ئەمەستی هەم کتێبە بۆم چاپەکە خەڵکی زۆر دەهۆڵم بۆ لێن بڕوات بێ حەوەرەقم پێوتۆ بۆ ئەو کتێبە ئەو من کچێک ژنێک لە کەنەداوەکە هاوکاری منەکە من ناچم ئەم لەی لێ وەرگرم 45 ملیۆن دینارم بۆ سەرف نەکراوە دینا مرادی هاوکاری کردم دوو کتێبیکەی بۆ کردوم چەند برادەرە لە کاتی نووسینی ڕۆمانەکەی وەکو ئەردەڵانی مامۆستا ئەحمەد هەردی کاک عەتا مامۆستا زانا عەبدولکەریم کاک دەریۆش عومەر ئەمانە ناو بەناو هاوکاریان کردوم لە کاتی نووسینی ڕۆمانەکە ژنا من هیچ دەستگایەک هاوکاری نەکردوم و ناشمێ سەر بە هیچ دەستگایەکە بکەم ڕاستی کاک سەڵاح تۆ زیاتر بەوە ناسراوی کە کار لەسەر فەلسەفەی مەرگەکەی هەڵبەت ئەم چەمکە ئەم دەستەواژەیە قسەی زۆر هەڵەگرێ بەڵام فەلسەفەی مەرگ لەم ڕۆمانەیە تا چەند ئامانجەکانی خۆی پێکاوە ئامانجەکانی خۆی زۆر پێکاوە لەبەرەوەی وەکو باسم کرد من لەسەر هەموو فەلسفەی مادی و میسالی و لاهوت و ئیلاهیات
توانیم پرسیارەکانی بەرجەستە بکەم فەلسفەی مەرگ هەموو فەیلسوفەکان قسەیان لەسەر کردووە هەموو فەیلسوفەکان عەزیمن لە بواری خۆیانە بەڵام لە بواری فەلسفەی مەرگا سەیرەکەی کاک تێڕوانینی خۆی هەیە لەسەر ئەو فەلسفەی مەرگ تێڕوانینی من ئاخر چەمچی مارتن هایدگەری ئەڵمانی چەمچی ئیستیحالەیە بە مەرگ بوون من تێپەڕی ئەوەم کردووە پرسیارەکانی من لەسەر فەلسفەی مەرگ هیچ کۆتاییەک لە خۆیان هەڵناگرن ئەو چەمکەی تێپەڕانوە کاک سەلاح بەڵێ من لە چەمچی ئیستیحالە و بە مەرگ بوونان نەوەستاوم پرسیارەکانم بەردەوامە و نووسینەکانی من ئەوە ڕای زۆربەی هەرە زۆری مفەکرین و فەیلسوفی عەرەبە ئەڵێ هەتا مێژووە لەسەر گۆی زەوی بە نەمری شیعرەکانی ئەمێنێتەوە بۆ من هەرەوەنا زۆربەی ڕەخنەگرەکان ئەڵێن ئەدەبی حسێنی هەتا ئێستا گریان و لە خۆیان بوو سەلاح جەلالی گۆڕی بۆ خەتابێکی فەلسەفی کەواتە ئەکرێ بڵێن ئەم چەمکە فەلسفەی مردن دال و مەدولی زیاتر لە خۆی هەڵگرێ فەلسفەی مەرگ شتێکە کە هەڵبەت لە ڕۆمانەکەی ڕەنجیاوەتەوە لە ڕۆمانەکەیە هەر نەک ڕەنگیاوەتەوە بەڵێ بەڵێ کاک سەلاح باسێکی بەرگی ئەم ڕۆمانەمان بۆ بکە بزانین خۆت ئەمەد هەڵبژاردووە ئاماژە بەچی دەکات دەگەر هاوکارانمان کەمێک پیشەوە کاک سەرکەوت پێنجێنی بۆی کردم پێم وت من بێکەسم کەس نییە هیچم بۆ بکە بەڕاستی هەمووی مەسرف و لە گیرفانی خۆم و تەسیح و تەسمیم و هەمووی یعنی تۆزێ هەڵەشی تێکەوە بەهۆی چاپخانەوە ئەوە لە ئەلکترۆنیەکە چاکم کردووە نەوەڵایی ئەوە خۆم هەڵبژاردنەکەمیان هەڵم بەس پێم و چۆنم بۆ بکە بەڵێ لەگەڵ ئەوەی ئەم ڕۆمانە بە تەواوی بواری زانستی گرتووە بەڵام هەندێک لە خوێنانان دەڵێن تا بەیانی دانیشتون بۆی بتوانین زیاتر وردبینەوە لەم بەراوردە ئایا ئەمە بۆچی کاک سەڵاگەر بتوانین لێزانیاریمان لەسەر ڕۆمانەکە هەرچەنە بواری زانستی گرتووە بەڵام بە شێوەیەک نووسیمە کەس بەرنایە هەتا تەواوینەکە بەڵام ڕای زۆربەی هەرە زۆری ئەوانش کە زۆر معریفەیان قورسە بەڕاستی ئەمە هیچ شەشمانیش نییە چونکە بەڵێ تۆ یەکجارێ خوێنیتەوە لی تێگەی بەڵام ئەمە چندراوی زانستەکانە تۆم هەموو شتا زانایەکی فیزاییە بێ بەجا خوێندنەوەی بۆ بکە ئاودێری بەجیا هەریەکە بەجا برادێک لە کۆڕەکەیە تێبینیا من لەبەر حرمەتی مامۆستا دڵشاد بەڕاستی دووش پەشۆکا بووم چونکە سایەتی سەکۆی چالاکی هەربەت بووبوونە من 3 ڕۆژ پێش ئەوە جێنیان پێیان لەبری ئەوەی دەستخۆشیم لێ بکەن بۆ ئەم ڕۆمانە زۆر پەشۆکا بم تااقەتم نەبوو جابی بەم وتی ئایا ئابووری تایە ئاخر خۆ ئابووری من وەگمار کرد سەرخان و ژێرخان لە ڕۆمانە ناکەم کاک سەلاح لە ڕۆمانەکەدا چەندین بوونەوەر و کارکتەری جیاوازە بینین بۆ نمونە جندۆکە هەڵبەت لە سلێمانی ئەبوترێت ژنۆکە یاخود مرۆڤ شەیاتینی ئەم کارکتەرە جیاوازانە هۆکاری ئەم هەموو بوونەوەرە ئەم تێک چڕژانە چی لە دوای خۆێنێت کاک سەلاح مەبەستی چییە؟ ڕۆمان زمان و دایەلۆژ و ناکۆکی شارستانیەتەکانە ئەم ڕۆمانە لەوە تێپەڕی کرد بوو بە زمان و ناکۆچی و دایەلۆژی هەموو گردون هەموو بوونەوەرەکان بتەوێ و نەتەوێت چ بوونەوەری فەزایی چ جنۆکە چ شەیاتینی چ ئینسان ئەمە هەموو مەجای خوێندنەوە من توانیم کۆمەڵی هێڵی درامی هێڵی درامی مستەقیمیشم تێکشکان لەم ڕۆمانەیە کۆمەڵی هێڵی هەسارەکە بەجیا ناکۆچی خۆیان هەیە جنۆکەکان هەموو بە تەمیمی مغناتیزی شەیاتینەکان خوێنراون ئەبێ شۆڕش بکەن ئەم شۆڕشەش داراما فەیلسوفی جنۆکەکان لە کتێبی کۆدەکانە ئاماژەی پێکا کە دوای 100 ساڵ ئەم شۆڕشە بکرێت لە لەحزەی حاسیمە لەو لەحزەی کە لە سێگۆشەی بەرموداوە عەرشی ئیبلیزە گیرێت تابوتی پەیمانی خوددا ئەدۆزرێتەوێتەوە بۆ وڵاتی کارۆمەغناتیزی ئەمریکا لەو لەحزەیە ئێتر جنۆکەکانی هەموو تەمیمی مەغناتیزیان پچڕاوە من ناکۆشیەکانم هەمووی هەیە چ شەیاتینی خەتێکی درامیان هەیە چ جنۆکە چ بوونەوەرەکان چ ئینسان بەسەر ئەرز کاک سەلاح جیاواز لەم بابەتە پرۆژەی داهاتوت بەرهەمی داهاتوت چی ئایا هەر ڕۆمانە یاخود بە شێوازێکی تر کار بۆ ئامادەکردنی کتێبێکی نوێ ئەەکەیت من لە نێوان ڕۆمان و شعر و سیناریۆی فیلم و شانۆنامەشە لێکۆڵینەوەشە کەس ناتوانێت بڵێ لە کامیانە زۆر سەرکەوت کەواتە سیناریۆمانێکی ترم بەڵێ کاتە سیناری فیلمی ژەوێت بۆ بەرنامەیەشکە بیکەینێتەوەریش کە قسەی لەسەر بەڵێ زۆرم هەیە ئەم ڕۆمانە تازێت دەست پێ کردووە بە نووسینی یاخود من لەقلی بلیەوە دەست پێەکەم ئەو ڕۆمان نووسانەی کە ئەڵێ چیرۆکەکەم ئامادە کرد و 6 مان خەریکی بووم دوای دەستم کرد بە نووسینەوەیانە مشتی تەقلیدین من نەمزانیوە کە تابوتی پەیمانی خودایەتەنە ئەو ڕۆمانەوە لەقلی بلیەوە دەست پێەکەم بە خەیاڵی خەلاق خەیاڵی خەلاقیش لەسەر بنەمایەکی ڕۆشنبیری گەورە دروست ئەبێ تۆ ئەبێ بەردەوام بخوێنیتەوە جگەلەوە بێ دۆزەق ببینی ژیانێ دۆزەق بێ جگەلەوە بێ بە هەزاران لاپەڕە و سووتان بێ من نەفخ و وێنەی با یەک ڕستەیە
طبعا لە جیهانە هیچ کەس نەیتوانێت ڕۆمانیەک ڕستەی تەواو بکە من دوانمەیە مۆسیقای مەرجینا وەختا لەگەڵ نەفخوێنەی بە ئەم توانی 50 ڕۆمانی لێت بڵاو بکەمەوە نامەوێت 4 ڕۆمانم هەیە 4 ڕۆمانی سەرکەوتوو لەبەر ئەوە بەڵێ من لە قلیبلیەوە دەست پێەکەم نازانم بەس ڕۆمانی تازم دەست پێەکەم بەڕێز سەلاح جەلال نووسەر و شاعیر سوپاس لە ستودیۆ لەگەڵمان بوون خەرمان بەرەکەت سەرکەوتوو بن زۆر سپاس بۆ ئێوەی ئاسیز زۆر سپاس بۆ بەرنامەکەتان مادوو ماکری سپاس بۆ هەر سەرکەوتتان بۆ خوازم دەست خۆش سپاسانەکەم